باز دەکەم ئەمەیان ئەو پرۆسە دروستکردنی کە لەوانەیە پێشوو باسم کرد لێرە هەوڵ دەدەن بێنینە ناو ئەو پرۆسەیە لە ناو هێنا ببینین لە ناو دروستکردنی ئەم دنیای تازە و دنیای مۆدێرنە. طبعا ئەمە بۆ هەر دنیای مۆدێرن وانە بۆ دنیاکانی بەر لە مۆدێرنیش هەروایە یعنی عادەتەن ئەگەر بیتان لە شتانێک بکەینەوە کە هەن ئەو شتانەی کە پەیدا دەبن یعنی دێنەبوون جیاوازیان لەگەڵ ئەو شتانەی کە دروست دەکرێن چییە؟ تاوان هەردووکیان ئەمان بنەمایانەیە بنەمای دروستکردن ئەوە بنەمای بوونی شتێک کە دێتە بوون دەخڵقێت باوا بڵین لەگەڵ شتێک کە دروست دەکرێت هەردووکیان هەمان هەڵگری هەر چوار بنەماکەن یعنی فاعلە گەیە دەبێ دروستیکە ئامانجە گەیە لە دروستبوونەکەیە شێوەیەکەیە کە مادەکە لە خۆیان بەند دەکا بۆەوەی ئەو شتە وەزیفەکەی خۆی جێبەجێ بکە. کاتێک تەبەن ئەو ئایدیاڵە ئەو شێوەیە کە لەو دروستکردنا دێتە ئاراوە ئەو شێوەیە لە ڕاستیا شێوەیە کە لەناو عەقڵی ئینسانەیە تەبەن لەوەی کە ئەو داهێنانەی کە مرۆڤ دەیکا یعنی شێوەکان لەناو عەقڵی ئینسانە ئەم شێوانە دوای ئەوەی کە ئەو ڕوحە وشیار دەبێتەوە ئەو شێوانە دەجوڵێن و لە مادەیەکە مادەی شیاوی خۆیان دەدۆزنەوە شێوە دەگرن و شتێکی تازە دێت پەیدا دەبێت دێتە ئاراوە. بەڵام دواتر کە ئەم شتە تازە پەیا بوو دوو حاڵەتی هەیە حاڵەتێکیان لە پەیدابوونەکەی خۆیە جۆرێک لە فراوانبوون بەخۆیەوە دەبینێ فراوان دەبێ بۆ معنایە کە شتێک کە پەیدا دەبێ دوای پەیدابوونەکەی ئیتر دەتوانی ینی سڕەکەی ئاشکرا دەبێت کە سڕەکەی ئاشکرا بوو تۆ دەتوانی ئیتر لەو شتێکی تر دروستکەیت. ئەم پرۆسەی دروستکردنە جیاوازە لەویتر یعنی ئەوەی سڕەکەی تیا کەشف دەبێت ئەو شێوەیە لە ناویا پەیا دەبێت و ئەو دۆخەی کە مرۆڤ تایەتی و میلەتێک تایەتی کە بەو وەزعات تێدەپەڕێ لە ڕێگەی ئەو تاکانی کە تاکە کەسانی کە وشیارن لە ناو میلەتەکە تاوان ئەو تاکە وشیارانەی تاکە کەسانی کە وشیار دەبنەوە لە ناو میلەتێکە شتانێکی دابراونین لە میلەتەکە یعنی میلەتەکەش بە جۆرێک لە وشیاربوونە ئەو قۆناغە ڕوحیە گەیشتوتە ئەو قۆناغە ڕوحیە کە ئەم کەسانە تایە دەرکەون. بەڵام ئەم کەسانە دایمە چی ئەو کەسانن کە بەهۆی گرنگی دانیان بە ڕوحی خۆیانەوە لە ڕووی زەمەنەوە هەست دەکەی پێشی ئەوانی تر کەوتون ینی ئەو شتیان دەرک پێ کردووە کە ئامادەیە و بەڵام لای ئەوانی تر هیچ تاکو هوشیارین پێی ینی هوشیاری ئەو کەسانی کە داهێنانەکە دەکەن لە پێشترە لە هوشیاری عمومی خەڵک. بەڵام عادەتەن کۆمەڵێک کەس پەیا دەبن لە ناو میلەتێکە و لە ناو زەمینەیەکە پەیا دەبن کە زەمینەکە میلەتەکەیە ئەم زەمینە خۆی مەربوتە ڕەبتێکی مەسیری هەیە بەم کەسانەوە کام داهێنانە دەکەن. تەبەن ئەوروپا دنیای تازە ئەوەی جای دەکاتەوە ئەم دنیا تازەیە جای دەکاتەوە لە دنیا کۆنەکەی ئەمە دەزانین مەوزوعی دروستکردنی ئامێرەکانە و تەکنۆلۆژیایە و جۆرەکە لە زانین و جۆرەکە لە زانست یا هونەر یا سەناعات کە پێشتر میلەتەکانی بەر لە ئەوروپیەکان لە میلەتەکانی پێشوە ئەم وشیاریە نەبووە بەم شتانە. ئەوروپیەکان ینی لە مێژووی مرۆڤایەتیە ئەوروپیەکان بەهۆی وشیاربوونەوەی ڕوحیانەوە دەرکیان بەچی کرد دەرکیان بە کۆمەڵێ شێوە کرد لەناو خۆیانە دواتر ئەم شێوانەیان بەرجەستە کرد و تەکنۆلۆژیا دروست بوو هاتە ئاراوە. تاوان دروستبوونی گۆڕینی ئامێر بۆ ئامراز بۆ ئامێر گیانی تازەی جیا کردەوە لە گیانی کۆن. ئەم جیاکردنەوە یەکەم جار چی کردی یەکەم جار فکر کردی لە ڕێگەی ئەو عالمانەی کە دەرکیان بە
بەو یاسایانە کرد کە پێشتر دەرکیان پێ نەکرا بوو و دەدوای ئەوە دەرکیان بەمانە کرد چیان کرد ئەو زانینەی کە میلەتەکانی تر هەیان بوو ئیسفادەیان لەوانش کرد وەکو خاکێک وەکو مادەیەک وەریان گرت بۆ ئەوەی ئەو فکرەیە خۆیان کە هەیەە گەشەی پێ بدەن و دنیایەکی تازە بێن ئارام. طبعا دوای ئەوە کە ئەم شتانە دێنە ئاراوە دوای ئەوە ئیتر خەڵک دێت میلەتی تر دێت ئەم شتانە دەتوانێت دروستکە لە ڕاستیە ئەمانە کە دروستی دەکەنەوە شتە دروست دەکەنەوە جیاوازن لەوانەی کە بۆ یەکەم جار دایدەێنن. ئەوانەی کە یەکەم جار دایدەێنن خاوەنی ئەسلی چین مەوزوعەکەن. ئەوانەی یەکەم جار ئەمە دادەهێنن ئەمانن دەتوانن لەوانی تر هەمان شت دروستکەنەوە. کاتێک کە ئەوروپا ئەم دنیا تازایی خۆی دروست کرد و سیاسەتێکی تازەی هێنایە ئاراوە و ژیانی کۆمەڵایەتی بە شێوەیەکی تر ڕێخستەوە و ژیانی سیاسی بە شێوەیەکی تر ڕێخستەوە، ئەم سیستەمە بۆ ڕێخستنەوەی ژیانی کۆمەڵایەتی و ژیانی مادی هەمووی لەکوێ بوو؟ لە ناو ئەوروپیەکان خۆیان نبوو و لە ڕێگەی ئەو هوشیاریەوە ئەمە هاتە دەرەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان گۆڕان، پەیوەندی ئینسان لەگەڵ تەبیعەت گۆڕا و ئەم گۆڕانانە هەمووی هاتنە ئاراوە لە دەرئەنجامی چی؟ لە دەرئەنجامی دەرکەوتنی ئاشکرابوونی ئەو پەنهانەی کە لە ناو ئینسانی ئەوروپیا پەنهان بوو. تامان دوای ئاشکرابوونی ئەمە ئیتر دنیا بەرەو ئەوە دەڕوا کە هەمووی چی لێبێت بچێتە ناو ئەو نەریت و سیستەمەوە کە لەوانە هاتە دەرێ. جا دەرهاتنی ئەم شتانە یەکەم جار پەیدابوونیان لە ناو ڕوحی ئینسانەکانن، لە ئاسمانەوە نایەتە خوارێ. بۆ نمونە زمانەکان ساو زمانەی ئێمە قسەی پێ دەکەین، ئەم زمانە سەرەتا پەیدا بووە جا خراوەتە ناوچی کارکردنەوە، جانەوە بەنەوە نەقڵ بووە و فراوان بووە و خەڵکێکی زیاتر وەری گرتووە قسەی پێکردووە. بەزەمە یەکەم جار لەکوێوە هاتووە؟ ئەم فۆرمانە کە دەدرێ بەم دەنگەی من قسەی پێ دەکەم، ئەم دەنگە مادەکەیە و فۆرمێک ئەم هەوایە کە من لە هەڵی دەمشم و دواتر دێتە دەرێت دەنگەکانی لەگەڵا پێیا دەبێت، ئەو فۆرمانەی کە ئەم دەنگانە دروست دەکەن. ئەمە پرۆسەی دروستکردنە. ئێستا من کە قسە دەکەم چی دروست دەکەم؟ زمان دروست دەکەم، گوتن دروست دەکەم. وەلەنا من وەکو مەکینەیە گوام شتێکەیە دروستی دەکەم، شێوە دەدەم بە چی؟ شێوە دەدەم بە هەواکە وەکو مادەیەک و دێتە دەرێ وەکو شتێکی وەکو ئەم گوتنەی کە ئێوە دەبیسم. بەڵام ئەم شێوانە لەکوێ بوون پێشتر؟ ئەمە پێشتر لە ناو سروشتی ئەم میلەتە بوون کە پێدەوتێ کورد و لە قۆناغێکی پەرەسەرنی ڕوحی ئەم میلەتە و شاربوونەوەی ئەم میلەتە چی هاتووەتە دەرێ؟ دەرکی بەو شکلانە کردووە و هێناوێتی داوێتی بە دەنگەکە و ئەم زمانە پێیا بوو. گۆرانی و هونەرەکان ئەمانە هەمووی چین؟ هەمووی شتێکن پێشتر نەبووە و دواتر هاتووەتە بوون. فۆرمەکانی شکلەکانی لە ناو ئینسانان ئەم شکلانە لە دەرەوە وەرنەگیراون. فەرزەن کاتێک ئێمە زمان ئەم زمانەی کە دەنگە ئێمە لە بولبولەکان ئەم زمانە فۆرمانەمان وەرنەگرتووە، وەکو ئەو گریمانەیەی دەڵێ کە زمان لە دەنگی دەوروبەرەوە پەیا بووە و ئینسان بە تەقلیدکردن لەو دەنگانە ئەمە فێر بوو. ئەم فۆرمانە لە ناو ئینسانان کە ئەم فۆرمانە هەبوون مادەکەش دەبێت بدۆزیتەوە، مادەکەش دەبێت شیاوی ئەوە بێ کە ئەم فۆرمە وەربگرێت. ئەو کاتە بە شوێن چیا دەگەڕێ؟ بە شوێن مادەکە. ئەوەی ئێستا گرنگە بۆتان باسکەم ئەوەیە ئەوروپیەکان دوای ئەوەی دنیاکەی خۆیان داهێنا و هەوڵیاندا دنیاکەی خۆیان فراوان کەن هەموو گیان بگرێتەوە، چیان کرد؟ تاوان ئێمە دەزانین ڕۆژهەڵات ناسەکان ئەوانەی کە گەڕیدانەی کە دەهاتن بۆ ڕۆژهەڵات ئەو مەیلەی کەوای لێ دەکردن کە بێن لە خەڵکی ڕۆژهەڵات بکۆڵنەوە و زانیاریان لەسەر کۆکەنەوە. ئەم مەیلە کە دواتر ینی لە دواتر ئەمە دەزانین کە لە دەرەنجامی ئەوەی کە ئەم زەمانە تێپەڕیوە و ئەم زانینە بەکارهێنراوە لە شوێنەکە دەزانین ئەمانە بە هەمان شێوە هەر مەیلی دروستکردن
ئەوانی ناردووە بۆچی بۆ ڕۆژهەڵات تا لە ڕۆژهەڵات کۆڵنەوە یعنی ڕۆژهەڵات ناسەکان کە هاتوون لە میلەتەکانی ڕۆژهەڵاتیان کۆڵیوەتەوە لە مەیلی دروستکردنەوە هاتوون لە مەیلێک بۆ دۆزینەوەی مادەکان بۆ ئەوەی ئەو ئایدیاڵانە ئەو شێوانەی کە لەناو خۆیان ناهەیە چی بکەن بیدەن بەو مادەیە تاوەکو شتێکی لێ دروستکەن یعنی گەڕانیان بەناو جیانە مرۆییەکە هەمان گەڕان بووە بەناو جیانە سروشتێکە فەرزەن کۆمەڵێ ئایدیال شێوە بۆ دروستکردن لەناو زەینیانە حازر بووە بەڵام ئەم مادە ئەم شێوانە پێویستیان بە مادەیەکە کە گونجاو بێ بۆ ئەوەی ئەم شێوەیە وەربگرێت بۆ نمونە ئێستا تۆ بۆ ئەوەی کورسیەک دروستکەی دەبێ مادەکەی گونجاو بێت نابێ مادەیەکی شل بێ مادەی شل بە کەڵکی ناتوانێت حدودەکە ڕاگرێ و حدودەی کە باسم کرد یعنی ئەو فۆرمەی کە دەیدەی بەو شتە ئەو ناتوانانی ئەو شتە لە ناو فۆرمەکە بەندکەی تاوەکو وەزیفەکەی خۆی جێبەجێکە ئێمە لە شتێکی شل بۆ ناتوانین کورسی دروستکەین یا مێزێک دروستکەین چونکە قودرەتی جێبەجێکردنی وەزیفەکەی نییە بۆچی چونکە ناتوانێت بمێنێتەوە لە ناو حەدەکەی خۆیان لە ناو فۆرمەکەی خۆیان لە فۆرمەکەی خۆی چی دەکا دەچێتە دەرێ کە تویە دەرێ یانی چی یانی شەکە جێبەجێ ناکە فەرزەن تۆ مێزێک لەسەر لە مادەیەکی زۆر لە کاغەز دروستکەی هەر شتێکە لەسەر دانا تۆ ئەم مێزە بۆیە دروستی دەکەی بۆ شتێکی لەسەر دانەی هەر شتێکە دانا لەسەر مێزەکە چی دەبێت حەدەکانی هەمووی تێک دەشکێن یانی چی یانی مادەکە لە بەندینخانەکەی خۆی دێتە دەرێ ئەوان شێوەکانیان لابوو بە شوێن چیا دەگەڕان ئەو مادەیە کە بتوانێت ئەم شێوەیە وەرگرێت و لەناو شێوەکە بند بکرێت شێوەکە تێنەپەڕێن کەواتە بۆ ئەمە هەموو مادەیەک دەست نادا دەبێت مادەیەک بێ کە بتوانێت ئەم شکڵە وەرگرێت تەبان ئێمە کە سێری جیانی سروش دەکەین ئەوروپیەکان ئەم مەیلی دروستکردنە هەروای لێ نەکردن بگەڕێن لە ناو تەبیعە مادەکانی ناو تەبیعە کەشفکەن و بۆ ئەوەی فۆرمەکانی خۆیان بدەن بەو مادەیە و شتی ئەم شتانە دروستکەن کە دروستیان کردووە و ئەم گەڕانەی ئەوروپیەکان بەناو بۆ دۆزینەوەی مادەکان و بۆ چی بووە ئەمە هەر بۆەوە نەبووە مادە بناسن ئەم مادانە بناسن و تەبیعەت بناسن و ئەسڵەن بۆ ناسینی تەبیعەت گەڕانی ئەوروپیەکان بەناو تەبیعەت و لێکۆڵینەوەیان لە تەبیعەت بۆ تەبیعەت ناسی نییە بۆ ئەوە نییە سروش بناسن بزانە نەریام سروشتە پەیوەندی چییە لەگەڵ ئینسانە بۆ ئەوە بووە مادەی ئەو مادانە بدۆزنەوە کە شێوەکانی کە لە ناویانە هەن پێویستیان بەو مادانەیە بۆ ئەوەی ئەو مادەیە بەرزەستەکەن ینی ئەو شێوانە ئەوان پڕبوون لە کۆمەڵە شێوە لە دەرەنجامی تەئەمل و بیرکردنەوە ئەم شێوانە داوای چی دەکەن مادەی خۆیان دەکەن و هەموو مادەیەک نابێ ئەوانیش بۆ ئەمە چیان کردووە گەڕاون لە ناو تەبیعات و ئەم مادانەیان بۆ ئەوەی مادانە کەشف بکەن بۆ ئەوەی ئەم وێنانە بخەنە ناویان و ئەو پرۆسەی دروستکردنە بێتە ئاراوە بۆ ئەوەی ئیسراحەت کەن بۆ ئەوەی لە ناویانە کۆبووەتەوە بێتە دەرێ کاتە مامەڵە ئاوا لەگەڵ تەبیعە دەکەن دەچن تەبیعە ناسی نییە ئەمە بۆ ئەوە نییە سروش بناسن بۆ ئەوەیە ئەو مادانە بدۆزنەوە کە فۆرمەکان وەردەگرن کام مادە کام فۆرمە وەردەگرێت ئەوان گەڕاون بە شوێن مادەکانە مادەکانیان حازر کردووە ئیترە فۆرمێکیان پێداوە شتێکی تازەیان هێناوەتە ئاراوە کاتێکیش ئەوان دێن لە ناو عالەمە ئینسانیەکە دەگەڕێن جیانە ئینسانیەکە عیبارەتە لە چی لە کۆمەڵێ کولتور لە کۆمەڵێ زمان کۆمەڵێ ئەم شتانەی کە هەن کۆمەڵێ عادات و تەقالید طبعاً ئەوان کە دێن بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ ئەم میلەتانی ترا دەکەن و لیان دەکۆڵنەوە بۆ ئەوە نییە لیان بکۆڵنەوە بیان ناسن بۆ ئەوەیە وەکو مادەیەک زانن بە کەڵکی ئەوە دێن ئەو فۆرمانەی ئەو شێوانەی کە هەیەە بیگرن تاوەکو فعلەن دروستیان کەن لەبەرەوە مامەڵەی ڕۆژهەڵات ڕۆژاوا لەگەڵ ڕۆژهەڵاتە و ئەوەی کە پێی دەوتێ ڕۆژهەڵات ناسی لە ڕاستیان لە ئەسڵاب بۆ ناسینی ڕۆژهەڵات نییە بۆ ئەوەیە چۆن بتوانن لە ناو ڕۆژهەڵاتە ئەو میلەتانەی کە بە کەڵکی ئەوە دێن بە پرۆسەی دروستکردنەکە ئەبڕۆن دروستیان بکەن و شێوەکان بدەنێ و لە ناو شێوەکە بەندیان بکەن وەکو
عەبدێکی خۆیان وەکو بەندکراوێکی خۆیان کە لە ناوەوە کۆنتڕۆڵ کراوە نەک لە دەرەوە. وە لێرەوە ئەوان هاتوون چیان کردووە؟ بۆ نمونە هاتوون بە ناو میلەتەکانی ڕۆژهەڵاتا گەڕاون لە دینەکەیان و لە زمانەکەیان و ئەمانەیان هەموو کۆ کردوێتەوە و بردوویانە و خەڵکەکە چۆن و ئاغاکان چۆن و دەسەڵ ئەو هێزانەی کە لەویا هەن چۆن و ئەم هێزانە چۆن ئیسفادەیان لێ بکەن فەرزەن لە ناو هەر میلەتێکا لە ناو گروپێکا یا لە ناو کەسێکا هێز کۆ دەبێتەوە ئەم هێزە چۆن ئیسفادەی لێ دەکەن ئەمە مادەیەکە چۆن ئەو شقلەی دەدەمێ ئیتر دانانی بۆ نمونە هێنانی کۆمەڵێ بە ناوی ئەوانەی کەنەوەی پێغەمبەرن و دەیانهێنن دەیانکەن بە مەلیک لە ئەمە چییە؟ ئەمە پرۆسەی دروستکردنە. کابرا لە سعودیەوە دەیانن دەکەن بە مەلیکی عێراق. بۆ دەبێت لەوە بێنن؟ ئەمە ئەم ناسینی مادەکەیەوە چۆن ئەم فۆرمەی دەدەیت و چۆن دروستی دەکەیت و چۆن وا لە مادەکە دەکەی قودرەتی مقاومەی نەبێت کە فەرزەن من مادەیەکم ناسی ئەم مادە دەزانم لە کوێوە دەسی لێ مقاومە دەکا بەرگری دەکا و فۆرمەکە وەرناگرێ و بەند ناگرێ ماڵی ناکرێت و دەبێ بزانم چۆن دەستکاری بکەم تاوەکو چی بکەم ماڵی بکەم و وای لێ بکەم لەو فۆرما بەندی کەم. لەبەرەوە ئەوان کاتێک کە هاتن لە ڕۆژهەڵاتیان کۆڵیەوە وەکو مادەیەک لێیان کۆڵیەوە کۆمەڵە چۆن مادە کەرەستەی دروستکردن بەدەست بێنن بۆەوەی ئەو شێوانەی خۆیان بدەن بەو کەرەستانە تاوەکو گیانەکەی خۆیان فراوان کرد و ئەو گیانەی خۆیان درێژ بێتەوە فراوان بێت هەتا بگاتە ئەمپەرۆپەری گیان و ئەمە ڕێگایەکە و ئەوانە و ڕێگایانەیان دۆزیەوە بۆ ئەم کۆنتڕۆڵکردنە و کوردیش تابان یەکێکە لەو میلەتانە کورد کە ڕۆژهەڵاتناسەکان بە هەمان شێوە هەوڵی ئەوەیان داوە کە چی بکەن کە لێ بکۆڵنەوە بەڵام کێشەکە ئەلێرەوە سەر هەڵدەدا کاتێک کە ڕۆژهەڵاتناسەکان دێن ئەم معرفەیە ئەم زانینە لەبارەی کوردەوە دەگوازنەوە بۆ ئەو عەقڵە دروستکەرە ئەلێرا کێشە لەویا دروست دەبێت ئەم عەقڵە شێوەیەک نادۆزێتەوە بیدا بەمانە هەر شێوەیەکی پێدەدا وەری نابێت ئەلێرەوە کێشەی کورد سەر هەڵدەدا. بۆچی شێوە وەرناگرێت؟ چونکە لە ناو کووردا کۆمەڵێ هێزن ئەم هێزانە بە ئاراستەی زۆر پێچەوانە ئیش دەکەن کاتێک کە تۆ دەتەوێت ئەم هێزانە ئاراستەکەیان بکەیتە یەک ئاراستە و پێچەوانە نەبێتەوە و شقڵێکیان بدەیتێ لە شقڵەکە دەردەچێت یعنی بەند ناکرێت لە فۆرمێکە. بۆچی؟ چونکە دایمە ئەو تخمانە نامتەوە کانجوڵەیە نازانی چۆنە لە پرسیار دەکەین دوو هێز دوو مادە هەیە پێکەوە کۆ دەبنەوە یەک دەگرن دەولاوە دوو مادەیتر جیا دەبنەوە یعنی لە جۆرێک لە جوڵەی هینایە لە ئەلکترۆنە شێتەکەی هین دەچێت هایزەنبێرگ دەچێت کە ناتوانین دەتەوێت شوێنەکەی دیاریکەی جوڵەکەی ناتوانانی دیاریکەی دەتەوێت جوڵەکەی دیاریکەی ناتوانانی شوێنەکەی دیاریکەی ئەمە وا دەکات کە فعلەن ئەم مادەیە یعنی ئەوروپا عەقڵی ئەوروپی دەخاتە کێشەوە وای لێ دەکات تەبەن ئەمە بۆ ئەم هوشیاری ئەوروپیە عەقڵا ئەوروپیە کە پێی وایە دەتوانێت هەموو شتێک دروستکا و هەموو مادەیەک فۆرم بدا بە هەموو مادەیەک کێشە دروست دەبێت بۆ ئەم دەسەڵاتە خوایانەی خواییە ئەم هێزە ئەوروپیە لە خوایەتیەکەی کەم دەبێتەوە چونکە قودرەتی دروستکردنی ئەمەینە نازانێ ئەمە چی لێکا ئەی کە نەیتوانێت دروستکا دەبێت چی بکات دەبێت نەفرەتی لێکا وەکو شەیتانێک بیکاتە دەرەوەی خۆی و ئەلێرەوە تاوان بەبێ کۆنتڕۆڵکردنی ئەم مادەیە وای باشترین ڕێگا کە ئەم عەقڵە دروستکارەی ئەوروپا دەیگرێتە بەر بۆ کورد ئەوەیە چۆن بتوانێت کۆمەڵێ هەر پارچەیەکی بخاتە ناو ینی مادەیەکەوە فۆرمی بداتی
ئەوەی ئەلێرا ئەم بۆ ئەوەی کۆنتۆڵی ئەم هێزە سیر و سەمەرانە بکا کە لیان تێناگا و ناتوانێت ئەو هینە بدۆزێتەوە ئەو هارمۆنیایە بدۆزێتەوە کە شکڵێکی سەر بەخۆیان پێ بدا ناچارە چی بکە دێنێت لە ناو دەیان خاتە ناو شکڵێکی ترەوە بۆ ئەوەی کۆنتۆڵیان بکات و طبعا لە ناو شکڵەشا کۆنتۆڵ نابن وە کێشەکە ئەوەیە کە ئێستا یعنی حاڵەتی کورد ئەمەیە لە ناو ئەو شکڵەشا حەدەکە تێدەپەڕێنی یعنی کە فۆرمەکەی پێ نەدراوە فەرەزەن لەگەڵ عەرەبا کراوەتەوە بە یەک لە عێراقا دائیمە چی دەکا ئەم حەدانە تێدەپەڕێنی یعنی دائیمە کە حەدەکەی تێپەڕان یەکسەر دەوڵەت تووشی چی دەبێت تووشی شکست دەبێت چونکە ناتوانێت خۆی ڕاگرێ وەزیفەکەی خۆی جێبەجێکە وەکو چۆن وتمان کورسیەکە ئەگەر ئێمە لە کاغذ دروستمان کرد ناتوانین شتەکەی لەسەردانی و جوڵەی ئەم کائینە لە ناو ئەم فۆرما دائما جوڵەیەکی نامتەوەقع و لەبەر ئەوە مامەڵەکردن بەو مامەڵەی کە هەیە ئەم هێزە خوڵکەنەرە مامەڵەی پێدەکات لەگەڵ مادەکانی ترا بۆ ئەوەی لە ناو شکڵەکە بەندیانکە بەوە ناتوانێت مامەڵە لەگەڵ ئەمە بکە و ئەمە دائما مادەیەکی سێر و سەمەرەیە کە سڕی ئەم مادەیە هێشتا لای ئەو ئاشکرانیە و ئەگەر هێشتا ناتوانێت ئەو شێوەیە بدۆزێتەوە کە دەتوانێت چی بکە ئەمە بندکە ئەگەر شێوەکەی بدۆزیایەتەوە ئەوە دەتوانێت بیدا بە مادەکە و کوردیش وەکو هەر دەوڵەتێک لە دەوڵەتەکان لەوانەیە دەوڵەتێک دووسێ دەوڵەتی هەبوایە بەڵام ئەمە دەیخاتە ناو مادەیەکی تر کە دەیخاتە ناو مادەیەکی تر لەگەڵ مادەیەکی تراهینی دەکات و فۆرمێکی دەداتێ ڕێگەم مادەیە لە ناو مادایە نە لە ناویایەتی نە لە دەرەوەشێتی ئەم حاڵەتە دووزە یعنی ئێستا بۆ نمونە کوردی باشوور نە لە ناو عێراقایە نە لە دەرەوەی عێراقایە یعنی حاڵەتێک دووز دەبێ حاڵەتەکە ناڵم لە ئەلکترۆنەشێتەکەی هایزەنبێرگ دەچێت شتێکی دەکەی لەو لاوە شتەکە دیار نابێت لەم لاوە دیاری دەکەی لەو لاوە دیار نابێت و لەبەرەوە دەبێتە شتێکی کۆنتڕۆڵ نەکراو و ئەم حاڵەتی کۆنتڕۆڵ نەکردنە کە شکڵەکە کۆنتڕۆڵی ناکە ئەمە کێشە ئەساسیەکەی کوردە و کورد ئەلێرا لە کێشایە یعنی بە معنایەکی تر حەلی کێشەی کورد ئەگەر ئەوە بێکە کیانێکی سربەخۆی هەبێ وەکو هەر میلەتێک لە میلەتەکان لەلایەکەوە بەسراوە بەچیەوە بەسراوە بەخۆیەوە لەلایەکیشەوە بەسراوە بەو هێزەی کە فۆرمەکان دەدا ئەو هێزەی کە فۆرمەکان دەدا ناتوانێت شکستی هێناوە لەوەی ئەو فۆرمە بدۆزێتەوە کە دەتوانێت ئەم مادانە لە ناو فۆرمەکە شێوە بگرێت ینی ئەو فۆرمەی نتوانیەوە بدۆزێتەوە کە مادەکە دەتوانێت بگرێتە خۆی تاوەکو ئەو وەزیفەیە جێبەجێ بکە کە ئەو بۆی دیاری کردووە بە معنایەکی تر ئەم نەگەر فۆرمەکە نەدۆزراوەتەوە وەزیفەکەشی نەدۆزراوەتەوە لەبەرەوە کورد لە ناو سیستەمە جیهانیەکە هیچ وەزیفەیەکی نییە کاینێکی بێ وەزیفەیە ئەوەی وەزیفەیە عێراقە ئەی کورد لە ناو عێراقا چ وەزیفەیەکی هەیە وەزیفەی هیچ نییە شتێکە تعریف ناکرێت طبعا هەر ئەم تەسەورەش بێ لەوانەیە کە وای کردووە ئەم حاڵەتەی کوردە کە وای کرد بێ لە پێشتر لای عەرەبەکان کە لە کوردیان کۆڵیوەتەوە ئەو تەسەورە دروست بێ کە کورد جنۆکەیە کە کورد لەتێکی جنۆکەیە لەتێکی ئینسانە لەتێکی دیارە لەتێکی نادیارە هەر لەمەوەیە کە ئەم شتە سەیر و سەمەرەیە کە هەیە کاتی خۆشی لە ناو بڵێن ئەو دنیای پێشووە کە دنیای خلافەتە ئیسلامیەکان بۆ ئەو مێژوەی پێشووە هەر بە ئەمان شێوە کورد چی بووە کورد کائینێکی تعریف نەکراو بووە لەبەرەوە تعریف نەکراوە پەنایان بردووەتە بەر ئەفسانە بۆەوەی تعریفیکە لەبەرەوە تویانە فەرزەن لە ئەمە لە کائینێکی ترە لە عالەمێکی ترەوە هاتووە ئەمە لە جنۆکەیە و فەردەی لەسەر هەڵمانراوە یا ئەمە لە جنۆکەکانی حەزەتی سولەیمانە و ئەمانەی کە هەیە ئەم حکایەتش تابان پێویستی ئەو تەسەورێکە عەرەب یا حەزارە ئیسلامی یا مێژووی ئیسلام لەسەر بۆ کوردی دروست دەکا ئەوەش لە ڕاستیات جێگەی لە کۆڵینەوەیە و ئەگەر بێت و تۆ ئەمە نەزانی بۆ ئەوان وا وێنای کوردیان کردووە
کە ئەمە زانی اینجا تێدەگەی بۆچی کەسێکی وەکو جاحز دێ کە کەسێکی زۆر عەقلانیە دێت بە شکلێکی ئەفسانەیی باسی کوردەکە. ئەمانە هەمووی ڕەفتن بە چیەوە؟ ڕەفتن بە کێشە ئەساسیەکەی ئێمە. یعنی ئێمە لەناو وەکو کورد لە حاڵەتێکین نابین بە مادەیەک کە شیاوی وێنەیەک بێ فۆرمێک بێ لەو فۆرمانەی کە ئەو ێزە دروستکەرە دەیدا و لە عینی کاتیشای ئەو ێزە دروستکەرە ناتوانێت ئەو فۆرمە بدۆزێتەوە کە بیدا بە ئێمە وەک مادەیەک بیگرین تا وەکو وەزیفەیەک لە وەزیفەکانی ناو دنیا جێبەجێ بکەین. و ئەمە کێشەکەیە. و لێرەوە ئێمە حاڵەتێکی زۆر ناوازەمان دەبێ لە ناو دنیا، حاڵەتێک کە ئێمە بە ئاسانی ئەم حاڵەتە تۆ تەحلیل ناکرێ، ناچێتە ناو بە هیچ میتۆدێک لە میتۆدەکان تۆ ناتوانانی باسی حەلی کێشەی کورد بکەیت. ینی ئەو معرفەی کە ئەوروپا هەیە بە دروستکراوەکانی خۆی هەیەی، ئەو زانینەی کە هەیەی، کاتێک کە تۆ پشت بەو زانینە دەبەستی دەیت لە حاڵەتی کورد دەکۆڵیتەوە هیچت پێ ناڵێت. و لەبەر ئەمە ئێمە بەڕاستی وەکو کورد لە بەردەم هەر کێشەیەکی سیاسیانین، لە بەردەم کێشەیەکی معرفیانی، لە بەردەم کێشەیەکی ینی لە بەردەم کێشەیەکی کولیین کە کێشەی وجودمان. و ئەمەش ئێمە نابێت چاوەڕێ لە کەس بکەین کە بتوانێت لێمان تێبگا. ئەم کائینەت دەبێت خۆی لە خۆی تێبگا و ئەم کائینەت دەبێت خۆی تعریفی خۆی بۆ دەرەوە بکە. و ئەو تعریفانەی تا ئێستا دەرەوە بۆ ئێمەی دەکات دایمە تعریفی لەرزۆکن. دایمە ئەمڕۆ تعریفمان دەکات بە شۆڕژگەر، سبەینە تعریفمان دەکات بە تیرۆریست. نازانێت چیمان لێ بکات. تعریفێکی سابت نییە بۆ ئەمە. واگەر لەناو ئەوەی کە ڕۆژهەڵاتناسەکانی ژینیان کردووە کاتێکە دەچی دەیخوێنیتەوە، لەلایەکەوە دەڵێ وەحشین، لەلایەکەوە دەڵێ ئەمانە زۆر زۆر پێشکەوتون، لەلایەکەوە دەڵێ ژنەکانیان زۆر ئازادن، لەلایەکەوە دەڵێ ئەمانە بێعەقڵن، زۆر خێڵەکین و ئەوانە و عەقڵیان نییە، هەر لە خۆیانەوە هەندێک شت دەکەن، تووڕەبوون هەندێک شت دەکەن کە ئەمە حەیوانیش نایکا. لە هەر لایەکەوە کە کتێبەکان دەخوێنیتەوە ڕێک باسی میلەتێکە بۆ ناکە، باسی وەکو وایە هەزار میلەت بۆ بکە. و ئەمانە کە هاتوون فعلەن ئەم ڕۆژهەڵاتناسانە قدرەتی ئەوەیان نەبووە بتوانن ئەم مادەیە بچنە ناوی و خەرقی کەن و لێ تێبگەن. و ئەم مادەیە تووشی سەرگەردانی کردوون. ئەم مادە تەمان بەنسبەت ئەوانەوە مادەیە. شارێکی مەحوی هەیە هەست دەکەم جوارەکە لە تعبیرکردن لەمە باسی ئەوە دەکا، دەڵێ باسی دەردی عشق دەکا، دەڵێ پسپۆڕە ئەوروپیەکان نەیانزانی ئەم دەردە چییە تا چارەی بکەن. پیتۆڵی ئەوروپایی نازام شارەکەم بەداخەوە لە یاد نەماوە، بەس شعرەکە باسی ئەوە دەکا کە باسی ئەوروپیەکانیش دەکات تەمان مەحوی. ئەڵێ ئەمە کاتێککە مەحوی قسە دەکا باسی دەردێک دەکات لە ڕاستیا باسی دەردی خۆی ناکا، باسی دەردی ئەو ڕۆحە کۆیە دەکا کە لە ڕێگەی مەحویەوە تعبیری لێکراوە. ڕۆحی مەحوی، تعبیرکردنی مەحوی لەو ڕۆحە تعبیرکردنە لە ڕۆحێکی کۆیی، تعبیرکردنە لە شتێکی شخصی نییە. و ئەمە ئەم حاڵەتە مانەوە لەم حاڵەتە ئێمە وای لە ئێمە کردووە کە کێشەکەمان هەمیشە تەجیل بکرێت، هەمیشە حەلی کێشەی ئێمە حەلێک تەجیل دەکرێت، دوا دەخرێ هەمیشە. هەوڵ دەدەم لە وانەکانی تراشتانێکی تر هەیە ڕۆشن.